ڕۆژێ دێ ڕۆژی قیامەتە خوا محاسبەت دەکات لەسەر فەقیر و هەژار، بەڵام ئەوەی کە فەقیرە نەک ئەوەی مانگی ڕەمەزان فێر بووە، فەقیری ڕاستەقینە یارمەتیان بدەن. ڕۆژێک دێت بە پشتیوانی خوا ئینشاءالله لە ڕۆژی قیامەتە سەربەرز دەبی. بۆیە ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێ، دکتۆرەکان، دەوڵەمەنەکان، دنیا هەر ئاوا ڕۆژن نابێ بۆتان سوێن بەخوا. ڕۆژێک دێت لە ناو خامێکدا وەکو چکرێت لولتان دەکەن، بۆیە ئەوانتان لەبیر نەچێت. چاو لە ئیمامی ئەبوبەکر و ئیمام عومەر کە ڕەزای خوای پەروەردگاریان بێ، خزمەتی فەقیرکەن. دێتە لات فەقیرە یارمەتی بدە، دێتە لات فەقیرە ئەڵێ پارەم نییە بۆ عەمەلیات، ویژدان و پیاوەتیت کووە، ئەڵێ پارەت نییە بڕۆ خواحافیز، خوا نمونەت زۆر نەکا. ڕۆژێک دێت پاجی ئەو خواحافیزی ئەدەیت سوێن بەخوا. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بیت.